بەشی بێباوکان لە دەستگای خێرخوازی بەخشین جلوبەرگ و پێداویستی جەژنی بە سەر دەیان منداڵی بێباوک لە چەمچەماڵ و تەکێدا بەش کرد. سەرپەرشتیاری پرۆژەکە ئاشکرای کرد لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە تا ئێستا 2443 منداڵ بە گوژمەی 85 ملیۆن و 505 هەزار دینار جلوبەرگ و پێداویستی جەژنیان بۆ دابین کراوە. بەشی بێباوکان دیارە بەشێکە لە دەستگای خێرخوازی بەخشین، بەڵام کار و پرۆژەکانی بۆ خزمەتی مناڵانی بێباوکە لە هەرێمی کوردستانە. ئێمە لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە وەکو دەستگای خێرخوازی بەخشینێکێک لە پرۆژەکان پرۆژەی کڕینی جلوبەرگی مناڵانی بێباوک بووە. وەگەوەی چۆن خۆمان مناڵێکمان هەیە یان بین لە مارکێتێک لە مۆڵێک جلێکی ڕازاوە بۆ جەژن هەڵئەگرێ، ئەمە بە هەمان نیەت و بە هەمان ئامانج مناڵە بێباوکەکانی ئەوانەی کە لە دەستگای خێرخوازی بەخشین هانیان بۆ ئەوێ هێنابوو، بردمان بۆ مۆڵە جیاوازەکان و جلوبەرگی بەدڵی خۆیانیان هەڵگرتو و هەتا ئێستا 2443 مناڵی بێباوک مناڵی بێباوکی هەژار جلوبەرگی ڕازاوی جەژنی بۆ کڕاوە کە بەدڵی خۆی هەڵبژاردووە و بە بڕی بە گوژمەی 85 ملیۆن و 505 هەزار دینار ئەم جلوبەرگانە کڕاون و جێی خۆیەتی لێرەوە سپاس و پێزانینی بێپەیانمان بۆ خێرخوازان دەربڕین کە هاوکاری پرۆژەکەمان بوون و لە ئێستش هەندێک لە مناڵانی بێباو گەشتا هەرماون و پرۆژەکە بەردەوامە ئینشاءڵڵا و پرۆژەکەمان دانەخستووە هەتا وەکو ڕۆژی جەژن ئێمە ئینشاءڵڵا خزمەتکاری مناڵانی بێباوکی هەژارە بین. ئەم جۆرە هاوکاریانە کە دەستگای بەخشین لە ڕێگەی خێرخوازانەوە دابینی کردووە دڵی کەسوکاری منداڵی بێباوکیان خۆش کردووە کە لەم بەرە جەژنانەدا هاوکاری و پێداویستیان بۆ دابین کردوون. زۆر باشە بۆ ئێمە مناڵەکانمان زۆر بەمە دڵخۆشن. خوای گەورە مناڵەکانمانیان دڵخۆش کرد، خوای گەورە ئێوە دڵخۆشکە ئەوانش ئینشاءڵڵا خوا لێیان ڕازی بێ لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا خوای گەورە بەهەشت پاداشتیانە دەدە، خوای گەورە نمونەیان زۆر کا لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا. زۆر ئارە وەڵڵی چۆنار بە خوای گەورە منێکی خۆم خۆ ئاگای لێ خانووشم نییە تا ئێستا لە ماڵ باوکمم مناڵەکانم بۆ خوای پارەم پێ نەبوو بەیان بکڕم زۆر دڵخۆشن. چۆن دڵخۆش دین شتی جەژنیان بۆمان کڕیەوە خوا دڵخۆشتان کە ئینشاءڵڵا. ئەوانەی کە هاوکاری مناڵی بێباوکەکەن دەستخۆشییان لێ ئەەکەین ئەو خێرخوازانێ و کە لە کەناڵی ئەوانەی بەخشین و دەستخۆشی لە هەمویانە کونێ مامۆستا بەڕۆژکە وتارەکەوتەوە ئەوانەشی کە هاوکاری ئەم کاراکەن ئەم کارە خێریە دەستخۆشی لە هەمویانەکەین. ئێمە باشە ینی ئەرکێکە لەسەرمان نایەبن بۆ جێژن بۆ مناڵەکانمان. من یەکێکی خۆ مناڵێک من قسان مناڵەکەم ینی زۆر باشە دەستخۆشییان یەکەین. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە مانگی ڕەمەزاندا ژمارەیەک پرۆژەی جۆراجۆری بە مەبەستی هاوکاریکردنی خێزانی هەژار و کەم دەرامەند و منداڵی بێباوک ڕاگەیاند. هاوکاری گەیاندە سەدان منداڵی بێباوک و خێزانی هەژار و کەم دەرامەتی شار و شارۆچکەکانی کوردستان. چیانووری کەناڵی پەیام ناحەی تەکیە.